نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. کێشەی چاوەڕوانکراوی ئەمڕۆ پرسی نەژات. پێغەمبەری سەروەرمان لە سەردەمی خۆیدا کۆمەڵە قەیران و کێشەیەکی وەهای چارەسەر کردووە کە هەنووکە هێشتا بێ چارەسەر ماونەتەوە. ئایندەی دوور و نزیک ئەوە کە هەرمە پرسە بۆخچەیەک لە قەیران و نەهامەتی. بۆ نمونە یەکێک لە گەورەترینە و نەهامەتیانەی کە لە داهاتوێکی دووردا بەرەوچی مرۆڤایەتی دەگرێ ململانەی نێوان ڕەشپێست و سپیپێستە. ئەم کێشە مەترسیدارەی کە حاڵی حازر وەک تیر لەسەر کەوانێکی ڕاکێشراو لە بۆسەدایە هەر لە ئێستاوە بووەتە مۆتەکەی ئەوانەی دەرچی پێدەکەن. دەپرسن بۆچی؟ ئاخر وێڕای ئەوەی لە دەواازەی سەدەی 21ەوە پێمان ناوەتە ژوورەوە کەچی ئێستاش ڕەشپێز وەک ئینسان تەماشا ناکرێت. لە باشووری ئەفریقا مرۆڤەکان بەهۆی ڕەنجی پێستیانەوە دووچاری ئەشکەنجە و کۆیلایەتی دەبنەوە. لە فەڕەنسا و ئەڵمانیاش سوکایەتیان پێدەکرێت و کەرامەتیان ژێر پێدەخرێت. کەچی دەبینین پێغەمبەر دەستی سۆز و میهری خستە سەر ئەو کێشەیە و چارەسەری کرد. بەڵێ بە گوێرەی بنەماکانی پەیامەکەی مرۆڤەکان وەک ددانەکانی شانەوە. عەرەب فەزلی بەسەر عەجەمدا نییە و عەجەمیش فەزلی بەسەر عەرەبدا نییە. تەنانەت ئەگەر کۆیلەیەکی حەبەشیش دەسەڵاتی گرتە دەست پێویستە گوێڕایاڵی بکرێت. لە بەرامبەر ڕزق و باقی بەیاننامە هاوچەرخەکاندا تێگەیشتنێکی وەهای لە کۆمەڵگەدا بەرامبەر ئەم پرسە دروست کردووە. ئەوە تا کۆیلەیەکی ڕەشپێستی وەک بیلال مامەڵەی خانەدانی بۆ دەکرێت و خەلیفە عومەر لەبارەیەوە دەڵێت ئەبوبەکر گەورەمانە و گەورەی ئێمەشی مەبەستی بیلالە ئازاد کردووە. زەیدی کوڕی حاریسەش ڕەشپێز بوو وەک کۆیلە درایە دەست پێغەمبەر، بەڵام سەروەرمان ئازادی دەکات و دواتریش دەیکات بە کوڕی خۆی. ئەمە شۆڕشێکی هێندە مەزن بوو لە حوسڵەی مرۆڤی ئەو سەردەمەدا نەبوو. خانەدانترین و ڕێزدارترین کەسی ناو مرۆڤایەتی کۆیلەیەکی ڕەشپێز دەکات بە کوڕ و میراتگری خۆی. دواتریش کوڕی ئەم کەسە دەکات بە سەرکردەی سوپایەک کە خانەدان و ئەسەڵزادەگەلێکی هاوشێوەی ئەبوبەکر و عومەر و عەلی تێدا بوو. زیاد لەوەش خانمێکی نەجیب زادەی وەک زەینەبی کە شیاوی ئەوە بوو هاوسەری پێغەمبەرێک بێت لێمارە دەکات. بە هاوڕێزێکی وەهایدا بوو بە زەید و ئوسامەی کوڕی. وەختێک عەبدوڵای کوڕی خەلیفە عومەر لە باوکی دەپرسێ بابەجیان پێم ناڵی من چیم لە ئوسامە کەمترە وا موچەی زیاتر دەدەیت بە و پێشەوای باوەڕداران بەم جۆرە وەڵامی دەداتەوە. کوڕی خۆم من نازانم ئەو چی لە تۆ زیاترە یان تۆ چیت لەو کەمترە، بەڵام شتێکەیە دەیزانم ئەوی ژەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باوکی ئەوی لە باوکی تۆ و ئوسامەیشی لە تۆ خۆشتر دەویست. منیش لە بەرخاتری ئەو خۆشەویستیە ئوسامەم لەلا گرنگترە. بەڵێ ڕووداوێکی چەندە ناوازە و مەزنە لە شوێنێکدا کە یەکێک لە ناجیبزادەکانی قوڕەیش وەک جەعفەری کوڕی ئەبوو تاڵیبی لێیە. زەیدی کوڕی حاریسە دەبێت بەسەر کردە و سالاری سوپا. گرنگ لاف و گەزاف و پیتۆڵکاری مەسەلەکە نییە، گرنگەوەیە بتوانی بەکردەیی جێبەجێ بکەیت. تاکە ڕێگەچارەی پرسی ڕەشپێستەکان و بەرگرتن لەو شاڵاوە ترسناکەی کە ڕەنگە لە داهاتوودا مرۆڤایەتی پێ هەراسان بکەن ئەوەیە کە بێکات بە فیرۆدان ئاشنایان بکەین بە بنەما بێهاوتاکانی ئاینی ئیسلام تا تیر لە کەوان دەرنەچوە هەرچۆنێک بۆ پێویستە مرۆڤایەتی ئەم ڕێگەچارەیە تاقیب کاتەوە. مرۆڤەکان بە ئازادی لەدایک بوون، کەسیش مافی ئەوەی نییە بیان کات بە کۆیلە و ئەو دەسەڵاتەی پێنەبەخشراوە. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. ئەی خەڵچینە، بێگومان ئێمە هەمووتانمان لە نێر و مێیەک دروست کردووە کە باوکە ئادەم و دایکە حەوایە و کردومانن بە چەندەها گەل و تیرە و هۆزی جۆر بەجۆر تا یەکتر بناسن و پەیوەندیتان خۆش بێت بە یەکەوە. بەڕاستی بەڕێزترینتان لای خوا ئەو کەسانن کە زۆرتر لە خوا ترسە و فەرمانبەرداری خوایە. بێگومان خوا زانا و ئاگایە بە هەمووان.